ماوەی زیاتر لە 4 ساڵە سەرقاڵی بە دەکۆمکردنی تەواوی ژیانی بەڕێز کاک جەلالی ساماغاین، ئەو پیاوەی کە هەمومان لە کوردستان کەم تا زۆر ئاشناین بە بەشێک لە ژیانی، بەشێک لە خزمەتەکانی، بەشێک لەو کارانی کە کردوێتی، ئەکرێ هەر یەکەمان بەشێک لە ژیانیمان لابوو بێت، ئەکرێ هەر یەکەمان بەشێک لە هەڵوێستەکانیمان لابوو بێت. ئێمە هاتین لە ڕێگەی ئەم بەڵگە فیلمەوە ویسمان هەموو هەڵوێست و ژیان و ئەزمموی ئەو پیاوە کۆ بکەینەوە لە ساڵی 1940 کە لەدایک بۆ تا ئێستا کە بەداخەوە دۆخی تەندروستی باش نییە لە ماڵەوەیە، هەمومان کردو بە بەڵگە فیلمێک و توانیمانە ئەوەندەی کە پێمان کرابێت هەموو پنتە جیاوازەکانی، هەموو بەشە جیاوازەکانی ژیانیمان دەخستووە. باوکێکی بازرگان و دەوڵەمەند خاوەنی چەندین مڵکومەڵ، بەڵام سامانەکەی باوکی لەبری ئەوەی بیکەنە سەرمایەدارێک کردیانە نمونەی پیاوێکی خاکی و تێکۆشێرێکی گەورە لە پێناوداد پەروەری کۆمەڵایەتیدا. ڕاستی فیلمەکەم بینی، فیلمێکە خۆزگە هەموو کەس بیتوانێت و کاک جەلال بێ، پیاکی نیشتمان پەروەر، پیاکی دەستپاک و دایان پاک و مرۆڤ دۆست. ئەمە ئەگەر خەڵکی ئێمە خەڵکی بڵێن ئەوەی خەڵک چاو لە کاک جەلال بکە، بە بۆچوونی من نیشتیمانی ئێمە بەر بەم ئاراستە و بەرەم هەڵتێرە ناچوو. ئەگەر هەموو کارمەندێکی دەوڵەت لە سەرەوە بۆ خوارەوە و کاک جەلال بێ، ئەگەر وەکو ئەوشیان پێ نەکرێ لە 60 لە 70 کاک جەلال پێ بکرێ، نیشتیمانی ئێمە بەرەو ئاوادان بوون و بەرەو عەدالەتی هیچ کۆمەڵایەتیە چوو. کاک جەلال ئەوێ پەیامێک بدا بە خەڵک کە مرۆڤ بوون لە پێش هەموو شتێکەوەیە، ویژدانی مرۆڤ لە پێش هەموو شتێکەوەیە. پارە هەموو شتێک نییە لای مرۆڤ، پارە ئەوەندە بەسە کە ئینسان محتاجی دەستی نامەرد نەبێ، هەر ئەوەندەی بەسە و نابێ بە هیچ جۆرە ئینسان سەری تەنازل و تەخازول بۆ پارە و بۆ ئەوانەی کەوا دەسەڵاتدارندا بنێوێنێ. کاک جەلال بە تەسەووری من بە مەردی ژیاوە، وەت بە مەردیش ئەمرێ و هیوادارم هەموو خەڵکی کوردستان، ئەوانەی کە کارمەندن، ئەوانەی کە ئێستا دەسەڵاتان بەڕێک لە کراسەکەی کاک جەلال دابدڕن بە دوای ئەو شێوازی ژیانی کە کاک جەلال پیان ڕۆشتووە بە دوای ئەوە بڕۆن، هەوڵ بدەن هیچ نەبێ ئەگەر نەتوان لە 100 بۆ بکەن، لە 170 لە 180 و کاک جەلال بکەن بۆی نیشتیمانی ئێمە جۆگە نیشتیمانەکەی کە ئاوادان بێ، عەدالەتی ئیجتیماعی و دادی کۆمەڵایەتی لە وڵاتی ئێمە پیادە بێ بە پاچی و بە دەستپاچی و بە دایان پاچی ئەم وڵاتە بتوانین بەرین بەڕێوە. بە ماوەیەک دوای دەست لە کار کێشانەوەکەی بۆ حەوانەوە لە ماندوێتی جەنگی چەند ساڵی دژی پەتا سامناکەکان گەشتێکی کورتی کرد بۆ پاریس، تاوەکو لە پایتەختی ڕووناکیدا تیشکێک بداتەوە لەو تاریکیەی بەری ئومێد و هیوای تەنی بوو. دیارە فیلمە دیکۆمنتاری کەیسا پێشکەشکرا جۆرێکە لە نەریتێکی تازە بۆی کە هەندێک لە میدیاکان بەشێک لە شتە جوانەکانی کۆمەلگای ئەمە نیشان بن. خۆشتان ئەزانن کە کاک جەلالی ساماغا کەسایەتێکی دیارەوە ڕۆڵی هەبووە لە دژایەتیکردنی گەندەڵی، بۆ پیاوێک بۆ بەخشندە بووە و پیاوێک بۆ خۆنەویست بووە، بۆ ئێمە گرنگیمان پێداوە هەوڵ دەین لە ڤیدۆکانی ترمانە یا لە دیکۆمنتارەکانی ترمانە کۆمەڵێک کەسایەتی تر کە لە ژیان ئاماون بۆی کە نەکەوینە دوای خوانەخواستە دوای مەرجان ڕۆڵ و کاریگەریەکانیان بشکێت. ئەمە وەکو هاندانێک بۆی کە ئەو خەڵکانەی کە کار بەدەستن لە شوێنێکان کاریگەریانەی لەسەر کۆمەلگا بزانن کە ئەمە بەشێکە ئەبێتە بەشێک لە سەروەریەکانی ژیانیان و تەنها ئێمە ئەوەمان کردو کە ئەتوانم بڵێم بەجیا لە کارەکانی پێشووترمان کە بەردەوام چاودێریکردن و ڕەخنەگرتنە لە کەم کورتەکان ئەم جارە بەشێکی یادیمەنێکی جوانی کۆمەلگای خۆمان نیشانداوە. ناوی جەلالی ساماغا وەک کاندیدێکی بەهێز کە کۆدەنگی هەموو حیزبەکانی لەسەر بوو لە میدیاکانەوە وەک جێگرەوەی سەرۆک باس کراوە، بە فەرمیش لەلایەن چەند لایەن و کەسایەتیەکەوە داوای لێکرا، بەڵام ئەو ڕۆژی دەیەکی 2017 ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و تێیداوتی ئەم پێشنیازە بە سوپاس و داوای لێبوردنەوە پەسەند ناکەین. ئێمە بە ئەزموونی چەند ساڵەمان وەک کەسێک کە لە بواری دارایی و چاودێریدا هەوڵی بنەبڕکردنی گەندەڵیمان داوە، نیازمان نییە لە بتەمەنەدا کارێک بکەین کە شەرمەزاری میلەت و مێژوو بین. کەسایەتی کاک جەلال ئەوەی کە لەم فیلمە دۆکیومنتاریە بوو هەمووی واقعی ژیانی کاک جەلالە، چکەن من لە 2003 تا ئەو دقی کاک جەلال لە دیوانی چاودێری تەقاعد بوو لەگەڵیا کارم کردووە، ئەوەی کەوتی للحق و واقع وعنی ڕاستیە. هیوادارم نمونەی کاک جەلال لەم شارەیە زۆر بێت، بەڕاستی نمونەی کاک جەلال زۆر کەمە، یعنی لە ڕۆژگارێک هاین کەسی وا هەڵکەوێ دەگمەنە،
هیوادارم نمونێ و کاک جەلال زۆر بێت هیوای لە شساخی و سەرکەوتن بۆ کاک جەلال خوازم. خۆ و کۆبوونەوە و خۆپیشاندانەکانە حاضر ئەبووم بەبێ ئەوەی هیچ نەوعا ئینتیمایەکی سیاسیم بوو بێ. لە هەموو تەمەنما من ئینتیمای سیاسیم بۆ هیچ حیزبێ نەبووە.